ئەمڕۆ دوایین جار بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران متمانە لە وەزیری دارایی عێراق هۆشیار زێباری وەرگیرایەوە. لعضو مجلس النواب بستوحوتی مانگی رابردوو پەرلەمان لێپرسینەوەی لەگەڵ هۆشیار زێباری کردو چەندین دۆسەی گەندەڵی ڕوبەڕوو کرایەوە. ئەویش وەڵامی دانەوە، بەڵام پەرلەمان عێراق وەڵامەکانی هۆشیار زێباری ڕەت کردەوە و دەنگی پێنەدا. لەسەر سێ دۆسێ پەرلەمان عێراق بۆ لێپرسینەوە بانگشتی هۆشیار زێباریان کردبوو. دۆسیەکانیش تایبەت بوون بە بەهەدەردانی سامانی گشتی بۆ بەرژەوەندی تایبەتی کە لە یەکێک لە دۆسیەکاندا ئاشکرا بوو پارەیەکی خەیاڵی بۆ ژەنکردنەوەی خانووەکەی سەرۆکی پارتی مەسعود بەرزانی سەرف کردووە. لە دۆسەیەکی تریشدا دەرکەوتبوو کە ئەگەرچی سەدان ملیۆن دینار بۆ هاتوچۆی نێوان بەغدا و هەرێم سەرف دەکا کەچی کرێی خانووەکەی زێباری لە بەغداد مانگانە بڕی 12500 دلار بووە. ئەمڕۆژ دانیشتنی پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی 249 ئەندام پەرلەمان بەڕێوە چوو. ئەگەرچی پارتی لە ڕابردوودا هەموو هەوڵەکانی خستە گەڕ بۆ ئەوەی متمانە لە زێباری وەرنەگیرێتەوە و 120 واژۆی بۆ پشگیری زێباری کردبووە، بەڵام لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا لە دەنگدانێکی نهێنیدا لە کۆی 249 ئەندام پەرلەمان 158 پەرلەمانتار دەنگیان بە لێسەنەوەی متمانە لە زێباریدا. فراکسیۆنی پارتیش داوای کرد کە جارێکتر دەنگدان لەسەر وەڵامەکانی زێباری ئەنجام بدرێتەوە، بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی عێراق داواکاری فراکسیۆنەکەی پارتی ڕەت کردەوە. پاشەوەی کە متمانەش لە زێباری وەرگیرایەوە، فراکسیۆنی پارتی کۆنگرێکی ڕۆژنامەوانیان سازدا و ڕایەنگەیاند کە لە دادگای فیدراڵی عێراق تانە لە بڕیارەکەی پەرلەمان دەدەن. ڕاشیانگەیاند کە ئەو دەنگدانە دەستێکی سیاسی لە پشتەوە بووە. جگە لە پرسی زێباری پەرلەمانی عێراق ئەمڕۆ چەند پرسێکی تریشی تاوتوێ کرد.